پێشمەرگە و میوانە خۆشەویستەکان زۆر بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی چەکداری پەلی شەید قادر مارابی. هاوڕیان هەروەک دەزانن ئەمڕۆ پۆلێک لە لاوانی شۆڕژگێڕ و خەباتکاری کوردستان لە ژێرناوی پەلی شەید قادر مارابی ناسراو بە قادر ماراو دوای تێپەڕاندنی دەورەی سیاسی نظامی لە فێرگەی کۆمەڵا ڕەسمەن پەیوەستە بن بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا. هەر بۆیە ئەمڕۆکە هەر بەمبوونەوە ڕێوڕەسمێک دەگیردرێت کە ڕیزی ڕێوڕەسمەکە بەم شێوەی خوارەوە دەبێت. سەرەتا ڕێوڕەسمەکە با سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵە دەست پێ دەکات و پاشان بۆ ڕێزگرتن لە هەموو شەهیدانی کۆمەڵە و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و بزوتنەوەی شۆڕژگێڕانەی گەلی کورد چەند ساتێک بە بێدەنگی ڕادەگرین. پاشان کورتێک لە ژیاننامەی هاوڕێ قادر مارابی ناسراو بە قادر ماراو پێشکەشتان دەکەین. دواتر پەیامی فێرگەی کۆمەڵا لەلایەن هاوڕێ لوتفەڵڵا پور ناسراو بە مام و پێشکەشتان دەکرێ و لە درێژەی ڕێوڕەسمەکە هاوڕیانی پەلی شەید قادر ماراو چەک و کارتەکانیان لەلایەن هاوڕێ کەیوان کەریمی یەکێک لە مەسئولینی فێرگەی کۆمەڵا وەردەگرن. لە درێژەدا هاوڕیانی پەلی شەید قادر مارابی سرودێکی شۆڕژگێڕانەتان پێشکەش دەکەن. پاشان پەیامی پەلی شەید قادر مارابی لەلایەن هاوڕێ مهدی مارابی پێشکەشتان دەکرێت و هەروەها دەقی ئەو پەیامە بە زاراوەی هەورامی پێتان ڕادەگەیەندرێت. دواتر پەیامی پەزیرشی کۆمەڵا لەلایەن یەکێک لە هاوڕیان پێشکەشتان دەکرێت. ئێستاش مەراسمەکە با سرودی ڕەسمی کۆمەڵا سرودی بانگەواز دەست پێ دەکەین. Oh, 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 oh,
پشت لمێژووی نۆڕەوەکەن ڕوو لە ڕێهەستانەوە پشت لەمێژووی نۆڕەوەکەن ڕوو لە ڕێهەستانەوە ئێستاش کورتێک لە ژیاننامەی هاوڕێ قادر مارابیتان پێشکەش دەکەم. بەرز و بەڕێز بێت یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێ قادر مارابی ناسراو بە قادر ماراو. بەشێکی زۆر لە کۆمەڵانی زەحمەتکێشی ناوچەکانی سنا، کامیاران، دیواندەرە سەقز و هەورامان و بانان لەگەڵ سیمای هاوڕێ قادر مارابی ئاشنان و یاد و بیرەوەری ئەم خۆشەویستیان لە دڵدا زیندووە. هاوڕێ قادر پێشمەرگێکی وشیار و شۆڕژگێڕ و هاوڕێکی فیداکاری کۆمەڵە و فەرماندەیەکی لێهاتوو بووکە لە مەیدانی خەباتە بۆ وشیارکردنەوە و ڕێخستنی خەڵکی کوردستان بێوەچان هەوڵی دەدا و لە هیچ فیداکاریەک دەریغی نەدەکرد. ئەو هاوڕێ فیداکارە لە نێو بنەماڵێکی زەحمەتکێشی ئاوایی ماراو لە بەشی بێڵەواری ناوچەی کامیاران لەدایک بووە و بەهۆی نەداری و هەژاری ئەو کات نەیتوانیوە لە پۆلی پێنجی سەرەتاییەوە زیاتر دەرس بخوێنێت. ژیانی سیاسی هاوڕێ قادر لە ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاویەوە دەستی پێکرد. ئەو کات لە ئاوایەکەی خۆیان شان بەشانی خەڵکی زەحمەتکێش بۆ ئەستاندنەوەی زەویزارەکان لە ئاغاکانی ناوچەکە هاتە مەیدانی خەبات و تێکۆشانەوە. پاش ڕاپەڕینی ساڵی 57 هەتاوی جەوهەری کۆنەپەرستانەی ڕژیمی داگیرکەر و جنایەتکاری کۆماری ئیسلامی ناسی و لە دژی ئەو ڕژیمە دەستی کرد بە خەباتکردن و تێکۆشانی بێوەچان. لە دەورەی یەکەمی بزوتنەوەی شۆڕژگێڕانەدا و لە جەریانی ئەستاندنەوەی زەویزاری ئاغاکان لەلایەن خەڵکی زەحمەتکێشی ئاوایەکەیانەوە کە بە پشتیوانی کۆمەڵا بەڕێوەچوو لەگەڵ سیاسەت و ئامانجی شۆڕژگێڕانەی کۆمەڵا ئاشنا بوو. بەڵاوکردنەوەی خەبەرنامە و ڕاگەیاندنەکانی کۆمەڵا، تەبلیغی سیاسەتەکانی کۆمەڵا نمونەی ئەو چالاکیانە بوون کە هاوڕێ قادر ئەو کات باشوور و شەوقەوە بەڕێوەی دەبرد. هاوڕێ قادر جارێک هات بۆ پێشمەرگایەتی و بەهۆی ئەوەی کە تەمەنی کەم بوو وەرنەگیرا و با ڕێنوێنی تەشکیلات لە ناوچەکەی خۆیان و دەوروبەری درێژەی با چالاکیکردن با کۆمەڵەدا. لەو ماوەیەدا لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی ئێران شناسایی کرا و پاشان گرتیان. جەلادانی ڕژیم با دڕندانەتەرین ئەشکەنجە زۆریان هەوڵدا زمانی بکەنەوە، بەڵام خۆڕاگری قارەمانانەی هاوڕێ قادر مارابی هەموو پەلەقاژێکی ئەم جنایەتکارانەی بێسەمار هێشتەوە. لە ئاکامدا و پاشماوەیەک لە زیندان ئازاد کرا. شەید قادر پاش چەند مانگێک لەگەڵ ژمارەیەک لە لاوانی ناوچەکەیان هاتە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە پاییزی 62 هەتاوی لە هێزی شەهیدانی کامیاراندا سازماندرا. هاوڕێ قادر لە ماوەی ژیانی خەباتکارانەیدا لە پەنای هەڵسوڕانی سیاسی و کاری وشیارکردنەوە لە نێو خەڵکدا گەلێک چالاکی نظامیشدا بەشداری کرد. هاوڕێ قادر لە ساڵی 64 هەتاوی لە ناوچەی مەریوان لە شەڕێکدا بریندار بوو، پاشان لە ڕەوتی خەبات و تێکۆشانیدا بەهۆی لەهاتوویەوە فەرماندەی دەستێک لە هاوڕیانی پێسپێردرا. بەداخەوە لە ڕەوتی ئەو گەشە و هەڵدانەدا ڕۆژی چواری گەلاوێژی ساڵی 66 هەتاوی لە بەرزایەکانی ئاوایی دزڵی مەریوان لە شەڕێکی قارەمانانەدا لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی کەوتە بەر گولەی ڕژیم و گیانی لە پێناو ئازادی و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی گەلی کووردا بەخت کرد. یادی ئەو هاوڕێ و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و ڕزگاری گەلی کوردستان بەرز و بەڕێز بێت. ئێستاش پەیامی فێرگەی کۆمەڵا لەلایەن هاوڕێ لوتفوڵڵاپور ناسراو بە مام و پێشکەشتان دەکرێت. میوانە بەڕێزەکان، هاوڕێیانی ئازیز، سەرجەم بەشتان بواری خۆشەویست لە ڕێو ڕەسپی چەکداربوونی پەلی شەید قادری ماراو بە خێراتنتان لێ دەکەین. ئەمڕۆ پۆلێک لە لاوانی خەباتکار و شۆڕژگەری کوردستان
دوای تێپەڕکردنی دەورەی سیاسی نظامی لە فێرگەی کۆمەڵا توانیان دەورەکەیان بە سەرکەوتوانە تەواو بکەن و پەیوەست بن بە ڕێزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەوە. هاوڕێیانی تازە چەکدار بوو. هێزی پێشمەرگەی کۆمەڵا هێزێکی وشیار و تێکۆشەرە بزوکنەوەی ڕەوای بەرحەقی خەڵکی کوردستان و ڕابردوو پڕ لە سەروەری و شانازی و حەماسە خۆڵقێنی پێشمەرگەی کۆمەڵە بووە. ئێستاکەی ژەم هێزە لە خۆ تیارکردن و ڕاهێنان و بارهێناندایە و خۆی بە پاڵپشتی بزوکنەوەی سیاسی و مەدەنی خەڵکی کوردستان دەزانێت و بەو پەڕی هەست بە مەسوولیەتەوە مامەڵەی لەگەڵ دەکا. هاوڕێیان، ئێوە لە کاتێکدا بەڕێزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست دەبن کە ڕژیمی کۆماری ئیسلامی وەک یەکێک لە درەندەترین و هارترین ڕژیمەکانی ئەم ناوچەیە بەدەست قێرانی ڕەوایەتی مەقبوڵیەتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە دەناڵێت و ترس لە خەڵک و ئەتراز ئاخیزی جەماوەری خەوی لە چاو دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی زڕاندووە و هیچ مەترسیەک بە قەدر هێز هاتنە مەیدانی جەماوەر ئەوانی تووشی ترس و ناوەمێدی نەکردووە. کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی نەداری و هەژاری تووشبوون بە مادە هۆشبەرەکان لەشفرۆشی و بێکاری هەڵاواردن و زڵم و نائەداڵەتی لە کۆمەلگای ئێران و بەگشتی کوردستان بە تایبەتی کوردستان بنەمای داخراوی فکری و ئیدۆلۆژی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێگە بە هیچ چەشنە ئاڵ و گۆڕ و بیری جیاواز و چاکسازیەک نادات و تەنیا ڕێگای ڕزگاری خەڵکی ئێران لە هەموو ناهمەتیەک کە ئەم ڕژیمە خوڵقاندوویەتی لە گۆڕانی خودی کۆماری ئیسلامیدایە. جارێکی تر لە هەموو قۆناغەکانی ژیانتان هیوای سەرکەوتن و سەرفەرازیتان بۆ دەخوازم. سەرکەوێ بزوکنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان، مەرگ و نەمان بۆ کۆماری سێدارە، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم. 18/9/2014. زۆر سپاس بۆ هاوڕێ مامۆ کامێران بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. ئێستاش داوا لە هاوڕێ کەیوان کەریمی یەکێک لە مەسولینی فێرگەی کۆمەڵە دەکەین بێت کارت و چەکەکان پێشکەشی هاوڕانی تازە چەکدار بوو بکات. لدوري دستو تفنقد قلب بجي كورونا بجي سوسياليزم لآستي بجي كورونا بجي سوسياليزم شويكار مولي قلبي بساو لني ودوي شو زندا وكوب بيجيكم الله بيجي سوسياليزم أبابي تشمقا صواري قلبي ضلي برهم يدي ما تشكاش ضلنجي هردي ولا بجي كومالا بجي سوسيالي لدوري دستو تفنقد قرير كروجي خبا يا أستي بجي كومالا بجي سوسيالي بجي كومالا بجي سوسيالي بجي كومالا بجي سوسيالي
هاوڕێیان ئێستاش پەلی تازە چەکدار بوو سرودێکی شۆڕژگەڕانەتان پێشکەش دەکەن. شەهیدا ئێوە نەوەستێرەکە شانەی ئاسمانی چەساوان بەتا شەو ڕەش و ڕەشتر بێ ئێوە هەر کەشت و کەشترن ڕێخەباتمان چەندە سەفت و دوور بێ باچوە دەورمان دڵتە یاگر بێ ڕێخەباتمان چەندە سەفت و دوور بێ باچوە دەورمان دڵتە یاگر بێ لەمڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شەمادەین لەمڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شەمادەین بۆ دنیایەکی نێ بۆ هەژاران بۆ دانانی کۆمەڵگای یەکسان بۆ دنیایەکی نێ بۆ هەژاران بۆ دانانی کۆمەڵگای یەکسان ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنی تۆی ئازادی گەرمانە چێنی ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنی تۆی ئازادی گەرمانە چێنی بە ڕەباری چینی کرێکاران ئەڕۆی نابرین ڕێگەی تێکۆشان بە ڕەباری چینی کرێکاران بە ڕێبازی ڕێگەی تێکۆشان ئاڵای سووری شۆڕشمان هەڵاکەین هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەکەین ئاڵای سووری شۆڕشمان هەڵاکەین هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەکەین ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ باچوە دەورمان کەڵپە یاگر بێ ڕێخەباتمان چەندە سەخت و دوور بێ باچوە دەورمان کەڵپە یاگر بێ لەمڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شەمادەین لەمڕێ پیرۆزە هەرگیز دانادەین ئێمەی بۆ مردنی شەمادەین بژی کۆمەڵە بژی سوسیالیزم. زۆر سپاس بۆ هاوڕیانی پەلی شەید قادر مارابی بۆ پێشکەشکردنی سرودەکەیان. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ مهدی مارابی بێت و پەیامی پەلی شەید قادر مارابیتان پێشکەش بکە. پەیامی پەلی شەید قادری ماراو هاوڕیانی ئازیز و خۆشەویستی کۆمەڵە بەخێر هاتنتان دەکەین بۆ بەشداری لە ڕێوڕەسمی چەکداربوونی پۆلێک لە کچان و کوڕانی بەهەست و نیشتمان پەروەری کوردستان بە ناوی پەلی شەید قادر ماراو. ئێمە لاوانی کوردستان بە هەستکردن بەو بەرپرسیارەتی تێمێژوویە کە بە هەرکی سەرچانی خۆمان دەزانین و بۆ داکۆکیکردن لە خەڵکی زڵم لێکراوی کوردستان و بۆ بەدەستهێنانی ئازادی بۆ پاراستنی مافی نەتەوەکەمان و بۆ بەدەستهێنانی مافی ژنان کرێکاران و هەژاران ڕێزەکانی خۆمان واتە کۆمەڵەمان هەڵبژاردووە چونکە بە دێهاتنی ئاوات و ئامانجی خەڵکی کوردستان لە سیاسەت و بیربۆ چوونەکانی کۆمەڵەدا دەبینینەوە. ئەمڕۆ ئێمە چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە لەشان دەکەین و بەڕەسمی بە ڕیزەکانی کۆمەڵە پەیوەستە بین و بەڵێن دەدەین لێهاتووی وەفاداری خۆمان هەتا گەیشتن بە ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە نیشان بدەین و بۆ دامەزراندنی ئەداڵەتی کۆمەڵایەتی لابردنی هەر جۆر ستەمێک لە کوردستان خەبات بکەین. ئێمە لە فێرگەی گەلێکوانەوە ئەزمموی بە نرخ فێر بووین کە دەبێ بۆ کۆمەڵە فیداکار و خۆنەویست بین و تێکڵاوی خەم و مێنەتی خەڵکی هەژار بین. لێرەدا بە پێویستمانزانی سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی بەرپرسانی فێرگە بکەین کە لەم ماوەیەدا لە بارهێنان و پەروەردەکردنی ئەمەدا زۆر ماندوو بوون و زەحمەتیان کێشەوە. بڕوخێ ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی سەرکەوێ بزوتنەوەی ڕزگاری خوازانی کەلی کورد بژی کۆمەڵە بژی سوسیالیزم. زۆر سپاس بۆ هاوڕێ مهدی مارابی بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. هاوڕێیان دەقی ئەو پەیامەی پەلی شەید قادر مارابی بە زاراوەی هەورامی لەلایەن هاوڕێدانا ئەلیاسی پێشکەشان دەکرێت. هاوڕێدانات کە فەرموو. پەیام و پەل و شەید قادر مارایی پێ مردم و هۆرامانی بەشداربیە و پێشمەرگە و ئەندامە عەزیزەکە و کۆمەڵێ وەش ئامادێ پێ ڕێوڕەسم و چەکداربیە و پەلێ جەک ناچۆکڕە و نیشتیمانپەروەر و کوردستانی بەنامێش پەل و شەید قادر ماراوی. ئێمە جوانەکە کوردستانی شانازی کردە وێمە پێش ناسە و تاریخ و چەند هەزار ساڵە کوردی کە تا ئیستا چیر و بار و زۆری نەلوان و بە ئەرکێ سەر و شانە وێ مامەزانمێش پێ پارازگاری کردێ جە حەق و مردمەکە کوردی
و ئیسەی هەممەت و وی مامەکەرمێنێ پێ بەدەست ئۆردۆ ئازادی و پاراستن و حەق و نەتەوەکەمە هەرجە ماف و ژنان و کاریگەران و فەقیرەکەوە دەست بە نەمەکەرمێ و کۆمەڵێ ماپەیەوە ئی ئامانج و مافانە انتخاب کردن و پێش ناسە سیاسەتەکە کۆمەڵێ بە مردم و کوردی هەڵمێمی چی ئامانجانە پێ ڕۆزگاری وی مامردمەکەمە جە دەست و ڕژیم و کۆنەپەرست و کۆماری ئیسلامی ون بەرمی وەروە ئارێ ئێمە چەک و پێشمەرگایەتی کۆمەڵێ بە شەنازی و مەکەرمی شانەمارە و پێوەستی مۆمی بە ڕێزەکان و کۆمەڵێ ئێمە جەفێرگە و کۆمەڵێ دەرس و ئازمون و نظامی و سیاسی بە ئەرزشی کە فێری بینمێ و تامانمێ پێ کۆمەڵە گیان مێمێ و پارێزگە و خەڵک و هەژاری ئەنمێ بە وەزیفە وی مامەزانمێ کە سپاس و دەستوەشمێ و مانینەویە جەبرپرسان و فێرگە و کۆمەڵە عەزیزی کەرمێ بە دەنگە گەرمەوە ماچوونێ کۆمەڵە منە نا من کۆمەڵەنا وێران بۆ ڕژیم و کۆنەپەرست و کۆماری ئیسلامی سەرگن و بزوتنەوەی ڕزگاری خواز و گەل و کوردی بژی کۆمەڵە بژی سوسیالیزم زۆر سپاس بۆ هاوڕێدانا ئەلیاسی بۆ پێشکەشکردنی پەیامەکەی هاوڕێیان ئێستاکەش بەشی یەکەمی ڕێوڕسمەکە با خوێندنەوەی پەیامی هاوڕیانی پەزیرش لەلایەنێکی لەو هاوڕیانە کۆتایی پێدێت بەڕێزان میوانان و بەرپرسانی فێرگە و هاوڕێیانی دەرچووی بەشی ئاموزشی سیاسی و نظامی پەلی شەهید قادر ماراو وێڕای بەخێر هاتنتان بۆ بەشداری لەو مەراسمەدا بە ناوی خۆمانەوە لە بەشی پەزیرشی کۆمەڵەوە سڵاوێکی گەرم پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکەین بەڕێزان هاوڕێیانی دەرچووی بەشی ئاموزشی سیاسی و نظامی پەلی شەهید قادر ماراو بە بۆنەی سەرکەوتنتان لەم دەورەیەدا پیرۆزباویەکی گەرم و پڕ لە هەستی خۆشەویستی و نەتەوایەتیمان پێشکەش بە ئێوە و بە تایبەت دەستخۆشێکی گەرم لە بەرپرسانی ئەم فێرگەیە دەکەین بەڕێزان ئێمە وەک خوازیارانی پێشمەرگاویەتی لە بەشی پەزیرشی کۆمەڵەوە بە ئەرکی خۆمان زاونی کە وێڕای پیرۆزباوی لەم دەورەیە لەلایەن خۆمانەوە پەیامێک ئاراستەی ئێوەی بەڕێز بکەین بەڕێزان هەروەکو دەزانن چەندین ساڵە نەتەوەی کورد لەژێر گوشاوری ڕژیمی کۆنەپەرستی ئاخوندی دەچەوسێتەوە و دوژمناونی گەلی کورد هەمیشە لە هەوڵی ئەوەدان کە لە ڕێگەی جۆرا و جۆر هێرش بکەنە سەرگەلەکەمان و سەرکوتی بکەن بەڵام دوژمن بزانێ شۆڕش هەر گەرمە و لاوانی کورد بەوڕێی بەرز و پۆڵایی خۆیان لە ڕیزەکانی هێزی پێشمەرگە ڕێبازی شەهیدان لەبیر ناکەن و هەردەم ئامادەی گیانفیداوی لە ڕێی خەباتی گەلەکەماندان بەڕێزان وێڕای پیرۆزباویەکی بەتین لە ئێوە هاوڕێیانی دەرچووی بەشی ئاموزشی سیاسی و نظامی پەلی شەهید قادر ماراو ئێمە کۆمەڵک لە لاوانی کوردستان کە خوازیاری پێشمەرگاویەتی لە بەشی پەزیرشی کۆمەڵەوە هاتوین و پەیمان نۆ ئەکەینەوە کە وەک ڕێبوارێکی بە ئەمەگ و وەفاداوری هاوڕێیانی جانبەخت کردو بین و بۆ وەدیهێناونی ئاواتەکانی خەڵکی کوردستان تێبکۆشین و ڕیزەکانی کۆمەڵە وەک بەدیهێنەری ئەم ئامانجانە بەهێز بکەین نابۆ جمهوری ئیسلامی بەڵێ بۆ کوردستانێکی ئازاد و ئاوەدان بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم زۆر سپاس بۆ هاوڕیانی پەزیرش بۆ پێشکەشکردنی پەیامەکان هاوڕیان لێرە بەشی یەکەمی ڕێوڕسمەکە کۆتایی پێدێت رنجنا كابا هش سلوينا